سڵاو هاوڕێیان باینتان باش ئەم کاتتان باش ئێستا کاتژمێر نزیکەی 8:30 بەیانی بە کاتی سلێمانی کەش و هەوایەکی زستانی و بەفراوی بەفربارینێکی باشە. بەڕێزان ئەمڕۆ هەروەکو بانگەشەی بۆ کراوە بڵاو کراوەتەوە خۆپیشاندانی ملیۆنی لە سلێمانی ئەنجام ئەدرێ بۆ پشتگیری لە ڕۆژاڤا و بەرخۆدان ڕۆژئاڤا. هەڵوێستی ئێمە بوون و کەینونەی ڕاستەقینەی ئێمە پیشان دەدات، بۆیە گرنگە لەم لەحزەیەدا هەمووان بەوە پەڕی بەرپرسیارەتی ئەخلاقی و ئینسانی خۆمانەوە بەشداری بکەین لە هەموو جم و جوڵ و لە هەموو ئەکتێکی بەرەنگاری یان هەموو حرەکەیەکدا یان هەموو خۆپیشاندانێک هەر جۆرە چالاکیەکە پشتگیری و پاڵپشتی بێ بۆ ڕۆژاڤا. ڕۆژاڤا مانیفێستی ڕۆحی کوردبوونە، بەرجەستەبوونی نوێنەرایەتی ڕاستەقینەی کوردبوونە. هەڵبەت ئێمە کوردایەتی و کوردبوونی مزەیەف ناڵێن، بەڕاستی ئێستا ڕۆژاڤا نوێنەرایەتی تەواوی کورد دەکات و بەرجەستەی ڕۆحی کورد دەکات. بۆیە لێرەدا ئەمە لەحزەیەکی تاریخیە، ئێمە ئەتوانین ڕۆحی مقاومەت و ڕۆحی بەرەنگاری و ئەوەی ولیەم ڕایش ئەڵێ ئەو وزەی ئۆرگۆنی واتە وزەی ئازادی و خۆشەویستی و داهێنان، وزەی ژیان بەرجەستە بکەین لەم لەحزەیەدا، هەم وەکو پشتگیری بۆ ڕۆژئاڤا، هەم وەکو تعبیرکردن و با بڵێن بەرجەستەکردنی ڕۆحی خۆمان وەکو کوردبوون لە جیهاندا. لەم ساتەدا کوردبوون لە جیهاندا فۆرمێکی نوێ یان بوونێکی نوێ هەیە، جیاواز لە هەموو ئەو مێژۆ درێژێکی هەیەی. بەرحاڵ ئێستا لەحزەی دەرکەوتنی ئینسانی کوردە لە مێژوودا، کاتێکی شاد هاوڕێیانی بەڕێز بە هیوای یەکتربینینەوەمان و بە هیوای بەشداری هەمووان و ئامادەبوونمان لە خۆپیشاندانی ملیۆنی لە سلێمانی. لە ڕاستی ئەمە ئەوەش بڵێم با ئەمەشی ئیزافە بکەم، لە هەر شوێنێکی دنیادا لە وڵاتانی ئەوروپا، لە ئەمریکا و کەنەدا و ئوسترالیا، هەموو دنیا ئەوەندەی کە پێمان دەکرێت، ئەوەندەی کە لە ئیمکانماندایە بەشداری لە خۆپیشاندان و هەموو جم و جوڵ و گردبوونەوەیەک بکەین بۆ پشتگیری لە ڕۆژاڤا و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە. تەسەورکەن یعنی هەندێک کەس ئەڵێن ئەمانە لەوانەیە کاریگەریەکی ئەوتۆیان نەبێ. من بە پێچەوانەوە ئەیبینم هەموو جوڵەیەک و هەموو چالاکیەک بە ئەندازەی خۆی کاریگەری هەیە و فشار دروست دەکا، جا چ لە فەزای مەجازیدا بێ، چ لە ژیانی ڕیاڵ و ڕاستەقینە و واقعیدا بێ. بۆیە مەبەستمەوەیە لە تۆڕە کۆمەڵاتەکانیش ئەوەندەی ئەکری و ئەوەندەی ئەتوانین درێغی نەکەین، هیچی تێناچێ بە پۆست و بە کۆمنت و بە لە هەموو تۆڕە کۆمەڵاتەکانە پشتگیری خۆمان تەنانەت بە هاشتاگیش بڵاو بکەینەوە بۆ پشتیوانی لە ڕۆژاوە. من نمونەیەکی زیندوو بە جەنابتان عرض بکەم کە کاریگەری هەبووە، بۆ نمونە ئەو کەسەی کە کەزی یان پرچی شەڕڤانەکەی پیشاندا کە بڕی بووی، سەریکە بەهۆی ئەو ترافیک دروستکردنە و بەهۆی ئەوەی کە بوو بە ترێند کەزی یان پرچی ئەو خانمە شەڕڤانە، سیر دەکەی ئەو کەسەمان بینی کە دواتر ڤیدیۆیەکی تری بڵاو کردەوە کە ڤیدیۆکەی ئەتوانین بڵێ ناڕاستەوخۆ ئەوە بوو کە داوای لێبوردنی لێ کرد، داوای لێبوردنی ئەکرد لەوەی کە ئەو کارەی کردووە کە وتی کارەکە هیم بووە، طبعاً وتی سناعی بووە. ئێمە ئەزانین کە ئەو قسەی دووەمی ڕاست نییە، ڤیدیۆکی دووەمی
بەڵام ئەوەیە بەهۆی فشاری تۆڕە کۆمەڵاتیەکانەوە ئەو فشارە لەسەر ئەو کەسە دروست بوو ترسی ئەوەی کە تۆڵەی لێ بکرێتەوە لێرەوە ئەو ڤیددیۆی بڵاو کردەوە مەبەستەکەم لێردا ئەوەیە کە لە تۆڕە کۆمەڵاتەکانش چندێک ترێن یان چوزانم پۆست کۆمنت بڵاو بکەینەوە کاریگەری خۆی دەبێ و ترافیک دروست دەکات لە سۆشال میدیایە بەرحاڵ بە هیوای یەکتر بینینەوەمان و بە هیوای ئامادەبوونمان لە هەموو میتینگ و خۆپیشاندان و چالاکی و ئەکتێکی پشگیری و پاڵپشتی لە ڕۆژئاوا سەرکەوتوو بێت بەرخۆدانی ڕۆژاوا